ئەگەرچی سی تشرینی دووەمی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی ڕاگررتنی سزای لە سێداردان لە جیهاندا دەستنیشان کراوە، بەڵام تا ئێستا لە بەشێک لە وڵاتانی جیهان سزای لە سێدارەدان بوونی هەیە. بەپێی راپۆرتی ساڵانەی ڕێکخراوی لێبوردنی نێودەوڵەتی لە ساڵی 2014دا 2466 کەس لە جیهاندا لە سێدارە دراون و لە ماوەی 20 ساڵی ڕابردووشدا ئەو وڵاتانەی کە سزای لە سێدارەدانیان تێدا جێبەجێ دەکرێت لە 41 وڵاتەوە بۆ 22 وڵات کەمی کردووە. بەڵام تا ئێستا عێراق یەکێکە لەو وڵاتانەی کە سزای لە سێدارەدانی تێدا جێبەجێ دەکرێت. لە ساڵی ڕابردوودا عێراق لە دوای هەر یەک لە وڵاتانی چین و ئێران و سعودیەوە بە پلەی چوارەم هات کە نزیکەی 61 کەس لە سێدارە دراوە کە کاربەدەستانی حکوومەتی عێراق لە سێدارەدانی هاوڵاتیان بە ئامرازێک بۆ بەرامباربوونەوەی تیرۆریزم لە قەڵام دەدەن. ئەگەرچی هەرێمی کوردستان بەشێکە لە عێراق، بەڵام جێبەجێکردنی سزای لە سێدارەدانی تێدا ڕاگیراوە. بەڵام بڕیاری سزاکە تا ئێستا لەلایەن دادگاکانی هەرێمی کوردستانەوە دەردەچێت. دادگاکانی هەرێم بڕیاری سزای لە سێدارەدان بەپێی هەر یەک لە یاسای سزادانی عێراقی و یاسای بەرامباربوونەوەی تیرۆر دەردەکەن. بەپێی ئامارێکی لیژنەی مافی مرۆڤی پەرلەمانی کوردستان بڕیاری سزای لە سێدارەدان لە ساڵی 2015دا بەرز بۆتەوە بۆ 240 کەس، ئەوەش بە بەراورد بە ساڵی 2014 کە 240 کەس بڕیاری لە سێدارەدانیان هەبووە. لە ماوەی 10 ساڵی ڕابردووشدا تا ئێستا تەنها لە 2 دۆسیەدا سزای لە سێدارەدان جێبەجێ کراوە لە هەرێمی کوردستان کە یەکێکیان گروپەکەی شێخزانا بوون لە هەولێر و دۆسیەی دووەمیش لە زاخۆ بوو لەسەر دۆسیەیەکی کۆمەڵایەتی. ئەو کەسانی کە بڕیاری سزای لە سێدارەدانیان بۆ دەرچووە لە هەرێم لە چاوەڕوانیدا ماونەتەوە و نازانن چارەنووسیان چی لێ بەسەر دێت، چونکە نە ئەوەیە سزاکەیان بەسەردا جێبەجێ بکرێت یان ئەوەتا بڕیارەکە لە سزای لە سێدارەدانەوە بگۆڕدرێت بۆ حکمی هەتاهەتایی. هاوکات بەپێی یاسای لێبوردنی گشتی ژمارەی 4 ساڵی 2007 و یاسای لێبوردنی گشتی ژمارە 2 ساڵی 2012 لە مادی دووەمی هەردوو یاساکەدا هاتووە سزای حکومدراوان بە لە سێدارەدان لەسەر ئەو کێشانەی کە ئاشتبوونەوە لە نێوان لایەنەکان ئەنجام دەدرێت لە بەردەم دادگا کەم دەکرێتەوە بۆ بەندکردنی هەتاهەتایی. بەپێی زانیاریەکان ئەو 440 کەسی کە لە ئێستادا بڕیاری سزای لە سێدارەدانیان بۆ دەرچووە لەبەر ئەوەی سزاکەیان نەگۆڕاوە بۆ زیندانی هەتاهەتایی، شەو ڕۆژیان بۆ ئەژمار ناکرێت و تەنها لە چاوەڕوانی جێبەجێکردنی بڕیارەکەدا ماونەتەوە و لە کاتێکدایە جێبەجێکردنی بڕیاری سزای لە سێدارەدان ڕاگیراوە. بەرزان مەلامین، NRT هەولێر.